ئەم خەندە طيبم بەشی تەلارسازیم تەواو کردووە. مامۆستام لە یەکێک لە دەستگاکانی قورئان لەبەرکردن و وەکو ئیشی گرافیک دیزاین دەکەم و لە شاری هەولێر و بەشداربووی گروپی 11. بەخێر بێ یاخوا چۆن ئاکنابووی بە ئەم خولە ئەزمونت پێشتر چۆن بوو دواتر چۆن بەشداریت کرد؟ ڕاستی تقریبا لە هەشتاریەوە هەتا پۆلی 12 لە شوێنێک بووم لە دەستگایەک کە حەفزی قورئان دەکرد، بەس زۆر خراپ بووم. ئتقانم خراپ بوو، تەفسیرەکەم زۆر خراپ بوو. ئێستاوا دەستم بۆی کردەوە کە دەچمەوە سەروان تەفسیریوان بە تەرکیزەوە دەخینمەوە و پاش پۆلی 12 کە خینم هەمووی تەواو کرد لە شوێنێکە دەستم بە حفزی کردەوە کە بە ئۆنلاین بوو. ئیدی شەمان مامۆستایەکەم لێی دەپرسیم و داکم لێی دەپرسیمە ئەو دەڕۆیشتمەکن مامۆستایەکەم سوتفە ڕۆژێک مامۆستایەکەم عەفو داکم لەمار نەبوو لەکن برایەکەم حەفزەکەم گوت ئەوجا کە لەکنەیەک پێمی گوت حەفزەکەم لە بۆی گوت یعنی زۆر خراپ بووم، تەفسیرم زۆر خراپ بوو، ئیتقانم زۆر خراپ بووم. طبعا بەتا باشترینی ئەو هەفتەکان تیکەش بووم ئەوجا بەو شێوەی بووم. ئەوجا برام لێی پرسیم گوتی ئەو شێوەیە حەفزت کردیە؟ گوت یعنی ئامانجت چییە؟ یعنی ئێستا کە لەو حەفزەی ئەو هەبەو شێوە حەفزی دەکەی؟ وتێت تەنها مامۆستایەکەت لێرە بەڕێ دەکەی، یعنی حەفزی قورئانی بۆ شێوەیە ناکرێت. ئیدی لەو دەقەیەوە بەمێشکم دەهات کەم دەبی گۆڕانکاری بکەم بەس کو یعنی نەمدەزان بەزەوەم دەزان کە باشتر بخێنم تەواو. بەس کە ئەو پێگوتم گوتی بەشداری خولی یادگە بکە، خولە چوایە زۆر ئیسپادەی لێ دەکەی و لەبەرکردنی قورئانیشیان هەیە زۆر باشە لە بۆت. ئیدی بۆ شێوەی هەستم کرد کە خوای گەورە پەیامێکی لە بۆ نادیمە کە پێویستم بۆیە کە بەشداری خولێ بکەم. ئەمە ڕۆژی چەندێکت لەبەرە کرد و هەستە کرد ئەوەنە خراپ بوویت و بە تەفسیرەوە بنکەیشتە گۆڕی و ڕێگاشە تاقیە کردەوە؟ وەڵاهی زۆر خراپ بووم، یعنی ڕۆژێک ئەگەر 2 دێر 3 دێرم لەبەر کردبە. ڕۆژی 2 بۆ 3 دێر؟ بەڵێ زۆر خراپ بووم هەتا کە لەو خولەش لەسەر تاکەی کە 4 سەعاتان پێداین گوتان یەک لاپەڕی لەبەر بکەن، ئەم توانیم تەنها 3 دێری لەبەر بکەم لە 4 سەعاتی. لە 4 سەعاتە 3 دێر لەبەر کرد؟ بەڵێ بەس 3 دێرم توانیم لەبەر بکەم ئەو کات. یعنی ئێستا بەڵێ ئێستاکەش هەموو ئەو شتانەم نووسیتەوە کە لەسەر تاوەکوو بووم و ئێستاکەش کومەوە. ماشاءڵڵا. تۆ ڕاهێنانەکان لەسەر قورئان ئەنجام دەداوا بوو؟ لەسەر قورئان لەم کرد. بەڵێ باشە. تەسەوری چی دەکرد؟ یعنی هەر واستە کرد ئەمە ئەم هەموو شتە بەدەستێنی پێشەوەی تەران بەدەستی بێنی، یان هەستە کرد خولێکە چۆن تەسەوراتت چۆن بوو دواتر خولەکە بینی چی تیاگۆڕی بەعام؟ ڕاستی هەروەم دەزانی خولەکی ئاساییە بەس خولەکی ها گەشە پێدان یادگەت بەهێز دەکات و تەواو. بەس بەجددی زۆر گۆڕانکاری تێدا کرا لە ڕووی دینەکەم، لە ڕووی بیرکردنەوە، لە ڕووی تەندروستیم، یعنی زۆر ئیسپادەم لێ کردیا و نەک بەخۆم یعنی لە دەوروبەرەکەشم هەستم کرد کە گۆڕانکاری هەتا کارگەر لەسەر مارێشمان بووە، هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی بیرکردنەوەش لەسەر مارێ. ئیدی زۆر ئیسپادەم لێ کردیا الحەمدوللا. بۆ شوی گۆڕانکاری تێدا کرا. بەشداری خولی یادگەر کردی بوو پێشتریان ئاشنایەتیت هەبوو بەم بابەتانە؟ وەڵی تەنها بەشداری خولەکم کرد کە ئەویش وەکو گەشە پێدان بوو کە کرد بوو. تەنها یەک ڕێگای کە لە ئەو خولەیە باسکرا بوو تەنها ئەوی تێدا بوو. هەموو یادگەش لێی کۆکرابوو لەو خولەی، ئەنی شتی تکەی تێدا نەبوو، بەس ئەوە زۆر شتی تێدا بوو، زۆر ڕێی جیاوازی تێدا بوو. یعنی دەتوانی بە چەندەها شێوازی جیاواز ئەچوو یادگەت بەهێز بکەی. زۆر ڕێگەی ئاسانتر بوو، هەم لە بۆ خوێندنەوەی، هەم لە بۆ لەبەرکردنی، هەم لە بۆ فکرەی نوێ، ینی زۆر گۆڕانکار تێدا هەبوو. یعنی جیاد لە بابەت و تەکنیک و ڕێگەکانی یادگە زۆر بابەت لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی تەندروستیەوە لە توا گۆڕا بوو. توانی شتێک ئەوەی کە بەبیر بێ گۆڕانکاری لە خۆتە لە ماڵا کرابێت؟ وڵاهی ئەگەر لەسەر تەندروستەکەی باس بکەم، طبعا ئەمن کەسێک بووم هەموو سەرەتای هاوین و زستانان نەخۆش دەکەتم، نەزانم لەو دووەرزەی هەموو هاوین و زستانان نەخۆش دەکەتم، دەبووە ئاو کانونەم دانابە.
يعني ككسك لماري نخوش كدبا دوم كذا أمن بوم يعني من نعم أون دزور خراب بوم. بس كلاني تندرستي كمان باش خوارني باش من دخوارت خي باش من هبوم شتي بس من دخوارت إدي أو زستاني كهات يعني الحمد لله تاطيز نخوزنا كتيما. الحمد لله. لما رش باب مو براكم نخوش كتن نخوش نكتم يعني هم روج دمجو أو ناس بين نخوش دكوم بس الحمد لله تاس نخوش نكتيما. بس بخوة. هاتي شمكر كهو كاري خليات جيا طبعا أوي أمني شي بناسي بعد يزان كزستان ها طاو هلامت من دقر دبا دايم كلنك سم بيبا لبوها شوينة تشيبا بس وش يبو بس بخوة. أم الحمد لله ري تندرستي ما أنا عاشوا يلا كرنجة لخولك يا قبل مشوا هوني يا وكولي. والله خير قريني لا خلا كانت يعني تصور ندك هرباسي خوار نو تندرستي وشد بكريت روجك لنا درست شي زنابت بوين باسي تا كان ذكر أو دقة باب ما تجارة جاي لي قرت كنت أنقو خليات كده خينني أنا باسي خوارني ده كان بس قلت من باب وهم اللي أنا كان استفادة لي دكينو السودي لبو مان هي أو ذا كارجل لسر مش كده بين سپاس بە خی گەورە الحمد لەخوا لله سەرکەوتوو بن. سلام عليكم. پێش خۆلیاتگە ئەوە وتت ئەوە بوو ئەوەنە حفزم دەکرد تەرکیزت چۆن بوو ئەوانە چۆن بوو پێش یادگە. والله التركيز نزول خرابو طبعا كمعيدي ديزاينك شتتشي دادن دابا ديزاين طاكر با كمعيدة كده هاد لبيرم كربو كده نقول له ديزاينك كدنا كردي دم بخوي لبيرم كرديا ديك او خلم بجاري كرد اسا كلا وقت خوي زور زار بيش وقتيش ديزاينك عذرا صدفة ماشاء أجر الله. كإيش مهبوبي أجرنا هلا ماشكم بوا زور باش اشتكى من ببيرو التركيز وياد جم زور باش بوا سپاس بەخوا هەر لە کارەکەتا تەسیری لێ کردویتە هیچ گۆڕانکارێکی تیا کردویتە بێزگە لە چۆن لو بڵێ باینەوە فکرەی نوێ زۆر لە کە مانگانە کۆبنەوەمان هەیە فکرەی مانگانەشم یعنی زۆر باش لە بۆ دێ کە ئەو مانگەی چ ئیش بکەین چ دیزاینە چ بکەین لە ڕۆژەوە زۆر و گۆڕانکاری زۆر لە دیزاینەکان ستایلی دیزاینەکانم بکرایە کە بەخۆم تەسەوڕ نەدەکرد کە گۆڕانکاری تێدا بکرێ بەس کە یەکەم دیزاینم کرد لەو ماوەی بخۆم باوەڕ نەدەکرد پێشەوەی کە دیزاینەکە بکەم فکرەکە لە مێشکم بوو کە دیزاینەکەم کڕێک ئەو فکرە هاتەوە زۆر جوانیش دەرچوو هەموو جەماعەتی ئەو شوێنێکی ئیشم لێ دەکرد هەموویان زۆر ستایلەکەیان پێ جوان بوو زۆر پێیان سیر بوو کە دیزاینەکان بۆ شێوە گۆڕاوە. سپاس بەخوای گەورە جێگەی دڵخۆشیەکە لە کار و وەلایانی معنەوی ڕۆژانێشتا کاریگەریکی باشی هەبووە الحەمدوللیلا. وڵا خەندەخان اینجا باسی ئەنجامەکانتم بۆ بکەم لە سەرەتای خۆل لە تێستەکانە لە ڕاهنانە جۆر بە جۆرەکانە چەندێک بوو دواتر گەیشتە چەندێک ئیسفادەت لێ کردبوو. ئەگەر لە خێرابینەوە دەست پێ بکەین طبعا سەرتا لە 5 دقەی توانیم تەنها 15 لاپەڕ ببینم بس الحمد لله ئێستا 2 ختم و 307 لاپەڕی دەکەم يعني دوو خێرا ختم 307 لاپەڕ ماشاءالله تەبارەکەڵڵا. 2 ختمونی ماشاءالله سوودی چی بوو ئەو خێرابینی نەبڕێت؟ والله زۆر يعني حتى لە کتابخینەوەش زاروێ هات دەخینمەوە هەم خێرا خوێندنەوەش کار لێکردم خێرابینینیش زۆر ئستادم لێ کردیا کە پێشتر زارۆ مەجای ئەوم نەبوو کە کتاب بخینمەوە زۆر مەشغوڵ بووم سەکە زۆر بە ئاسانی کتابەکەی لەدەست دەگرم زۆر بە ئاسانی دەگەمە کۆتایی کتابەکەی و باشش تەرکیزم لەسەرتی و باشش تێ دەگەم زۆریش ئیسپادە لێ دەکەم. ماشاءالله الحەمدوللیلا. الحمد لله. سپاس بەخوا. الحمد لله. ئەو کانی تر گەشتی بە چەندێک لە لەبەرکردن لە لەبەرنی بینینی کە گوتم سەرتا لە 4 ساعتی توانیم سێدەی لەبەر بکەم بەس ئێستا کە الحەمدوللیلا دەتوانم لە 3 دقە بە ئیتقان تەواو 1 لاپەڕ لەبەر بکەم بەس ئەگەر ئیتقانەکەی مثلەن زۆر مەزبوط نەبی دەگەمە یعنی دقەک و 15 ثانیە لە تۆمەکەی وەشە دەمێ بەژاری خولی دو ئەوە یعنی گلوپی 12 بکەم چکە دەمێ هێشتا بەربەستەکانش شوێنم لە لەبەرکردنی بیستنیش وەڵا زۆر خراپ بووم طبعا شتێک بوو کە قەت نەمکرد بووم هەتا پێشتر ئەگەر جێم لە ڤیدیۆیەک شتێکیش بگربا دەبا ئیلا ڤیدیۆیەکەم بدیت بە ئەو جە جێم لێگربا یعنی ئەوها خراپ بوو مام نەزانی کە کارگەر لەسەر نابی
و واتزانی هەر تۆ کەسێکی بینی هر نیت ها بەبینی کاریگەری ئەبیت و ڕێ استفادە ئەرە وڵا یان کە کەسە قسەی لەگەر کردبام دەبا ئیلا تەماشەی کردبام ئەو دە قسەم لەگەری کردبا یعنی بەڵ ئەو بۆ شێوە نەم دەتانی کە کەسەکە ئەنی بەس جێ لێ بگرم ئەو دا لێ تێ بگەم ئیدی بەس ئێستا الحەمدولله زۆر زۆر ڕاهێنانم کردیە گەیشتمە ئەوەی کە لە 5 دقی نزیکی حەفدێر لەبەر دەکەم ماشاءالله و زۆر زۆرش درم بۆی خۆشە یان بۆ نمونە دەتوانم بە یەک جارکە فەرمودەت یان دوو جارکە جێ لێ بگرم لەبەری بکەم طبعا لە شتێک کە ماناکەی نەزانم بەس کە بە کوردەکەی زۆر زۆر بە ئاسانتر لەبەری دەکەم و زیاترش لەبەری دەکەم الحمدلله الحمدلله الحەمدولillah لە هین چۆن بووی لە ڕاهێنانی لەبەرکردنی ژمارە سەرەتا چۆن بووی دواتر ئەوڵا لە یەک دقیقە بزانم توانیم ئەو کات 5 ژمارەی لەبەر بکەم بەس بەبێ ئەو کۆدوشتانی کامانە بەس الحەمدولillah ئێستاکە نزیکی لە دقەچی دەتانم نزیکی 40 هەتا 50 ژمارەی لەبەر بکەم و لێ خولک بەڵێ لە 3 دقەش نزیکی دەتوانم بگەینمە 70 و 80 ماشاءالله ماشاءالله و دەتوانین لە بیریشی بمێنێتەوە وایە ئەرە وڵات مجارە دقیدا دەنێمەوە دەشنووسمەوە دواتر بەبیر خۆم دەینمەوە ماشاءالله ئەی ئەگەر پێشتر بوو نەچ لە ژمارە لەبەرکردای چەندێکە پێویستە بوو وڵا هەر نەم دەتوانی چکە هەمجارە برایەکم هەبووم طبعا لە بەخۆی وا بوو کەمە تەرکیزی باش بوو بەژار هیچ نەکرد بەس هەندێک کەس وایە ئیدی ژماری لە مۆبایلی خەزم نەدەکرد دایم ژمارەکان دەناسیەوە زۆرم پێسەیر بوو یعنی هەمجاردم بۆ ئەوە کودەتانی ژمارەی لە مۆبایلی خەزم نەکات و هەموو ژمارەکانش دەناسیەوە ئیدی ئەم ئێستاوەم لێ هاتیە ینی مۆبایلەکەم سیمکارتەکەم ژمارەکانم خەزم نەکردیە الحەمدولillah هەموو ژمارەکان دەناسمەوە الحمدلله سپاس بۆ خوای سەلامەتی یاخۆم سەرکەوتوو بێ یەخوا ینی سیستەمی سەرەکی بەعام چ سوودێکە لێ بینی ئەوەی کە ممارەسەت کردووە ڕاهێنانی سیستەمی سەرەکی لە زۆر لایەنەوە ئیسفادەم لێ کردێ لە بۆ خاستن لە بۆ شتە ئەو شتانی کە توکە برەو نەرێ ئەگەر خینیشت نەبی بەس ڕۆژانە هەر پێویست بۆیە کە شتی لەبەر بکەی یان شتێک لە بیرت بمینێتەوە زۆر زۆر ئیسفادەم لێ کردیەوە یان کە جارۆ شتێکم لە شوێنێکدا دەنا لە بیرم دەکرد بەس بۆ نمونە کۆدەکم نەبۆی دادەنا یان ژمارەکەم نەبۆی دادەنا ڕێک لە بیرم دەما یان هەر هەستەوەرەکانم بەکاردەهینا بەو شێوەی زۆر زۆر ئیسفادەم لێ دەکرد زۆر جار مشکلەی عینەکەکەم زۆر لە بیردەکەم دەزان لە چێدا دەنێم ئەو مشکلەم حەل بووە زۆر شتی تکەش هەیە مەسەن ئیسفادەم لێ کردیان لە ڕووی زۆر شتی لە ڕووی بەرواری موعیدەکانم ئیسفادەم لێ کردیە ئەرەوەڵا زۆر مثلا ئیشەکم دانە ڕێک بۆی زۆر زۆر باش بوویمە لە بیر ناکەم زۆر ساکە ڕاهێنانی قاڵبی وشە وێنە بەکارتە هێنا تەسیری چۆن بوو لەسەرێت هەز دەکەم ئەو وای لێ کردم کە لە ڕووی دیزاینەشەوە زۆر زۆر باش بم بکەم شتێک کە پێشتر مەسەلەن کە تەماشێت دەکرد تەرکیز دەخستە سەری دوایە وێنات لە بۆ دەکرد کە منش دیزاین دەکرد زارۆ شتێکم دەدیت دەمویست ئەو شتێ بکونجێن لەگەڵ دیزاینەکەی خۆم پێشتر نەم دەتوانێت ئەو شتێ ئەوها بە ئاسانی لە مێشکم ڕێک بیگونجێنمەوە دەبا ئیلا بتوبامە سەر دیزاینەکە بم کرد بە ئەو جە بگونجاوە بەس ئێستاکە کە شتەکەی دەبینم ڕێک لە مێشکم دیزاینەکە دێتە پێش چاوم کە هەمووی کووە ئەو جە دەچم دیزاینەکە دەکەم یعنی زۆر زۆر ئاسانتر بوو لە بۆم ڕێک هەموو شتەکان دەبینم پێش ئەوەی ئیشەکەی بکەم الحەمدلله زۆر لەبەرکردنیش زۆر ئیسفادەم لێ کردیە بۆ لەبەرکردن بۆ حەلکردنی ئەو شوێنانەی کە مەسەن ئیتقانەکەی نازانیت یانیش متەشابیهاتە تەسیری هەبووە بۆت ئەرێ وەڵا زۆر زۆر ئیسفادەم لێ کردیە و تەجویدەکەم هەست دەکەم کاریگەری ئەو بی تەرکیزم زۆر لەسەری بووە چکە جارەوە بوو کە مەسەرن شتێک کە نەم دەتوانی بباشی بکەم قالبی وشەکم لە بۆی دەکرد ڕێکتاو یعنی لە بیرشم دەما ئەوەی زۆر باش بوو و ستەمی سەرەکیشم لە بۆ ژمار ئەوە ئاەتەکانی قورئانی بەکاردەهینا لەگەر قالبی وشەی بێکەوە ئەنجام دەدا کە لەبەرکردم دەکرد زۆر زۆر باش بوو ینی هەردووکم بێکەوە ماشاءالله یان ئێستا دەتوانی بە ژمارەی ئاەتیشەوە مەسەڵەن بتەوێت لەبەری بکەیت بەڵێ ئەرەوەڵا هەوڵمدایە زۆر
هێشتا پێویستم بۆ یەکە زیاتر ئەها بیکەم بەس هەوڵم زۆر دایە ئێستا کە لەبەر دەکەم پەڕەکەی هەڵ نادەمەوە هەتا ئەو ژمارەکان نەزانم کە بۆ منە چەند ئاەتی تێدایە و ئاەتی چەند دەست پێکرە و لە ئاەتی چەند کۆتایی هاتی ئەو دەڕۆمە سەر لاپەڕی دیکە چکە دەمێ هاکە لەبەر دەکەم بە تەواتی لەبەری بکەم ئەو دەبڕۆم سەر ماشاءڵڵا دەستەکان خۆش بێخوا بە خەیاڵکردن چۆنی ینی ئەم خۆ لە چەند گرنگی پێداوە چەند کاریگەری هەبووە کە بتوانانی خەیاڵێکی بکەی سوزانم ڕەنگا و ڕەنگی بکەی شتەکان لە مێشتا بگۆڕیت وڵات زۆر باش بووە کە پێشتر مەسەلەن زۆر عەزم لە چیرۆک نووسینی بوو ئەوەش چی تیرۆکێکی کە تو لە مێش خۆ تیرۆکە چی وێناکردنەچ لە بۆ دەکەی ڕەنگا و ڕەنجی دەکەی هەستەکان تێدا بەکاردەینی زۆر کاریگەر لەسەرم بووە زۆر ئەگەر ڕاهێنانەکانشم نەکرد بە لە مێش خۆمدا دەنیشتم تیرۆکەکم دروست دەکرد کە بۆ ئەوم دەهینا بەشتەی ناواقعی دەمبەستیەوە کاریگەرم زۆر لەسەری هەبوو و لە ڕووی ئەوەش مەسەن کە شتەی لەبەر دەکەین ئیسفادەم لێ دەکرد کە وشەک بوو لەوانەیە وشەکە زۆر قڕس بە یان تێ نەگەیشت بام لە ماناکەی بە شتەکم دەشوبهان کە ناواقعی بوو زۆر باش لە بیرم دەما زارۆ بوو تەریشتەیم لەبیر دەکرد ئەوم هەر بە بیر دەما ینی ها ئەو شەیە زۆر ئیسفادەم لێش کردیان خوا سەرکەوتوو ئەو وێناکردنا داکوم بابم کە چوینەوە خوێنی لە شەریعەی دەخوێنن ئینگلیزیان هەیە لە ئینگلیزیەکەی زۆر خراپ بوون ئەو ڕێگەیان پێکۆتن کە وێناکردنی لە بۆ شتەکان بکەن و شەومانیان هەبوو کە ئیمتحانیان هەبوو شەومانایەکانیان لە بۆ داهاتەوە ڕانداکم جێبەجێ دەکرد بەس بابم کەمەک نەیدەکرد و داچشم دەرەجەی باشتری هینا لە بابم ئەلحەمدوللا دەمگو هۆکاری بەشداریکردنی خولی یادگەی بوو ئەو ئیسفادەمان لێ کرد ها داچشم ئیسفادەی لێ کردێ گۆڕانە خستۆتە ماڵەوە ئەرەوەڵا الحەمدوللا ئەگەر پێم بڵێ لە بەرکردنی بیستنی ژمارە چۆن بوویت ئایا ئەوە تاقی کردووەوە وەگەشتی بە چەندێک ئەوەش وەڵا ئەوشم قەت تاقی نەکردەوە بەس ئەلحەمدوللا ئێستا کە لەگەر مامۆستایەکانم دەکەم ئەم دەربەیەک جار هەمووی دەتانم وێناکردن و لەبەرکردنی لە بۆ بکەم زۆر باش بێ ماشاءڵڵا ینی توانات هەیە ئەگەر بیست ژمارە بخوێنە سەرتا تۆ بەوەست بە بیستنی لەبەری بکەیت بەڵێ ئەلحەمدوللا ئەرەوەڵا ئەس دەکەم لە سیستەمی سەرەکی لە بیستنی باشترم نەک لە بینینی لە بیستنی باشتری بەڵێ کە زۆر لەگەر مامۆستاکان کردیتمان زۆر ئیسفادەم لێ کردیە لێ هەست دەکەم لە بیستنی باشترم ماشاءڵڵا باشە لە خێرابینین جۆری 1 و 2 لە یەک خولەکی سەرەتا چۆن بوویت دواتر گەیشتە چەندێک هەردوو جۆر لە جۆری یەکەم لە 5 لێ خولەکی نزیکەوە بزانم 5 لاپەڕم هەتا 7 لاپەڕم دیت ئەو بزانم بەس ئێستا کە نزیکی 100 زیاتر دەبینم ماشاءڵڵا زۆر زیاتر ئەو ڕۆژە کردمان لەگە مامۆستا سدیقی بزانم گەشتمە 300 چکە بەتەنە یەک خولەکیم نەکرد زیاتر بەس 5 دقەیم دەکرد بەس ئەو ڕۆژە لەگەر ڕۆژە مامۆستا سدیقی کردمان گەشتمە 300 ئەگەر غەڵەت نەبم بەس 5 دقەیم زۆر باش گۆڕانکار تێداکرا بەس لە جۆری دووەمیش لێ خولەکی زۆر خراپ بووم سەرەتا جۆری دووەم چونکە زۆر زەحمەت بووم ئێستا الحەمدوللا دەتانم بگەمە سەر و 20 لاپەڕی و لە 5 دقەش دەتوانم بگەمە نزیک 90 لاپەڕە بەس ماوەک بوو بەس جۆری دووەممان دەکرد جۆری یەکەممان نەدەکرد ئیدی لە جۆری یەکەم کە دەم کرد تەنها گەیشت بوومە لە 5 دقە گەیشت بوومە سەر 100 لاپەڕی بەس کە ئەو ماوەی کە نەم کرد تەنها جۆری دووەمم دەکرد ئەو جەگەیشتمە ئەوەی کە بگەمە ختمەک و زیاتریش یعنی کاتێری زۆر لەسەری هەبوو بەڵێ ماشاءڵڵا الحەمدوللا لە خێرا خوێندنەوەی دەنگی هینتە کرد ممارەسەتە کرد چۆن بووی ئەو ڕاهێنانە بەس لە خێرا خوێندنەوەی دەنجی بخۆم هەتا خوێندنیشم پێشتر دەبای ئیلا بەدەنگ بووبە لێ ئاستم کەمەک باش بوو لێ طبعا لە 5 دقەی نزیکەی لە سەرتاوە 13 تا 14 لاپەڕم دەدیت یعنی دەم خوێندەوە ئەرەوەڵا توکە خوێندنم پێشتر هەروا بوو یان بەڵێ بەدەنگ بەم خوێن بە ئەمە بۆ تۆ ئێستا باشە ئەوەی کە شێوازی لەبەرکردنی بینی و بیستنی فێرکرایی لە سەرەتاوە ئەیان بۆ شێوە
قورسیەکەی چۆن بوو دواتر سوودی چۆن بوو بۆ نمونە تۆ هەر فێر بووی بەدەنگە وەرە بەریکی دواتر وتیان نەخێ ئەبێ بالضبط. زدنگێ بەکارنی بەڵێ ئەمانە چۆن بوو ئەزمموی لەگەڵ تۆ واللهی سەرتا قڕز بوو چونکە من بەس لە سەوی ڕاهات بووم جێم لە دەنج خۆم ببتەوە ئەوجا ئەوە لەبەرکردنەکەتەوە بە زۆر هەڵمدا هەتا دەنگم نێلم دەنگی ناوکیم نێلم هەتا گەشتمە ئەو ئاستەی چونکە هەموو شتێک بەبێ هەوڵدان نابی ومانبوونی دەیە هەمجار دەرم ئەو خولە مەسەن کە دەرم کە کەسێک دەرێ ئەو خولە وەنیە یان شتەکە بەو شێوی ناگۆڕێم دەرم ئەمن ئەو شتێک کە دەیکەین بە دقەک و دوو دقی نەبووە یان بە شتێک نەبووە بە ڕۆژێک و دوو ڕۆژی مەسێ مانگ هەموو ڕۆژێ ماندی بووینە هەوڵماندایە و خەومان چاکردێ تەندروستیمان باش بووە و خەمان زۆرجار لەوەی خواردێک کە بربەستەکانمان نەشکاندیا و زۆر شتی کەمان کردێ کە گەشتینە ئێستا ئەوها بە ئاسانی بەدەست نەهاتیە بەس الحەمدلله گەشتینە زۆر شکر لە بۆ خی گەورەش کە مەسەلەن گەشتینەوە ئاستەی و سپاس لە بۆم گۆش و زۆر دەرم ینی دەبیت شتێکم کردی کە خی گەورە ئەو شتەی بە من ناساندی ینی ئەوەی هینایتە پێش لە بۆم کە بەجددی شتێک بوو کە تاو گۆڕانکاری لە ژیان دروست کردیان و لە هەموو لایەنەتیشەوە لە ڕووی ڕێخستنی کات و ژیانەوە چۆن بوو تو هاتی بە خولێکی یادگەوە کەوتت ڕەنگە خولێکی گەشە پێدانی مرۆی بێت بەس تەنزیمی کات و ڕێخستنەوەی ژیان و عقلێتت ئەوە چۆن چی سادێت ئەوەش زۆر باش بوو بەخۆی لە مارێمان خەومان باش بوو بەعام سعاددا دەوری ئەوانە داکمان دەنووسن زۆر ئەمن بە هۆکاری ئیشە نەدەنووسم زارەوە بە هۆتایەک و دوو ها ئیشی دیزانی وایە زارۆی 8 ساعت زیاترش دەخانی بەس وەم لێ هات ساعت 8 ساعت 11 هەوڵم دەدا بخەوم ئەوەختی و بەیانیانیش سەرتا کە ڕۆژ ئەوە درێژتر بوو 5:30 و هەر دەستام و نێژمان دەکرد و دەستمان بەڕاهێنانەکان دەکرد زۆر تایبەت بوو و زۆر خۆش بوو ڕاهێنانی بەیانیان هەتا هێزی پێدەدەم لە بۆ کامل ڕۆژەکەش لێ کردم بە پلان شتەکانمان دەکرد هەم لە ڕووی ئیشەکانمەوە هەم لە ڕووی ڕاهێنانەکانەوە چکە هەم شتەکان بەدەقە و بە سەعات و دەبایە ڕاهێنانەکانمان بکرد بە زۆر ئیسپادەم لەوەی دەکرد بەڵە بەزەوە یعنی فێری تەنزیمکردنی کات و کاتگرتنەوە و بەیانیان زوو هەستان و ئەرەوەڵا ئەوجا لە بۆ قوتابیەکان خۆشم ئێستاکە کە دەڕۆمە پۆلی هەمجار دەم گۆیەڵا ڕازایی بکەنەوە ئێستا ئێستا دێم ئەوەن دەقەتان لە بۆ دادنێمەوە یەڵم ڕازایی بکەنەوە لەوەن دەقی دەبی تەواو بوون تەسی لەسەر تەڵەبەکانشت هەبووە زۆر ئەوان لەبەرکردنی بینینم جارێک لەسەر وەزبەک لە قوتابیەکانم تاقیق کردەوە هەندێک تەڵەبەکان زۆر پێیان قورس بوو سەرەتا ڕاست ئەوانش نەیان کرد بووم بەس تەڵەبەکم تێدا بوو کەمەک ئەو تەڵەوانەیە کە مەسەلەن زۆر هێزی هەیە و دەتوانانی شتەکان بکەم لەو دقەی کردی ئەم تەنها ئەوم لە بخۆم لە سەریان تاقی کردەوە گوتم زانم ئایا بەو شێوەی دەتان بیکەن یەکە چەند الحەمدولله یعنی زۆر توانی لە 5 دقەی ئەو بزانم 8 دێر لەبەر بکات تەوان شتەکە زۆر نوێ بوو لە کنی کاتەوەی کردڕێکەوە ئەوەی کرد مامۆستاتانیم یعنی زۆر شتەکە لە کنی سیر بوو حەفزەکەی بەو شێوێ بە ئاسانی کرد گوتم سەهلە گوتم ئەوش لە مارێت چکە مشکلیان لەگەر ئەوەی بوو چکە گچکەش بوون دەنگۆ مامۆستا زۆرە و واجبمان پێ ناکرێ و ناتانین و بەس کە ئەوم لە پۆلی کرد ئێستا ئەو هەنجەتیان نەمهێشتیا دەمگو بۆ شێوی لەبەرکەن زۆر ئاسان دەبین يعني الحمد لله نتيجة خيراشي دا ولا أو طلبة كانت ئەرێوەڵا زۆر باش بوون ئەتوانین بڵێن ئەو خولە توانە شاراوەکانی خۆت بۆ دەرەکانی تو هەن توانێتێ نازانی کە هەیە بزەبت ئەرێوەڵا ئەو شتانێک کە لە تو هەیە لە ناختەیە دەردەینی ها پیشان دەدا ئەتو ئۆت هەیە بۆ شێوازەی و ماوەستا خوێندا یەک شت هەبوو کە زۆر کێشەی ئێستای کۆمەڵگە و خەڵکیە بەعام ئەوش بابەتی حتاوانی بەشداری خولی یادەکانی شەکەن بابەتی لە بیرچوونەوەیە لە بیرچوونەوەی قورئان لە بەرچوونەوەی مەوعید لە بیرچوونەوەی زانیاری لە بیرچوونەوەی ئەو شتانە ئەمە لای تۆ چۆن بوو پێشتر چۆن بووی بەتر ئەم کێشە ئایا تۆ بەردەوامە یان چارەسەر کردووە گەشتتە چی بەخۆی برچنەوە هەموو دەمێ هەموو کەسێک هەیەی یعنی تە لە هەموو شتە چ هەیە یان ناتان برین کە
نەبێت توکە خۆی گەورەوەی دروست کردووە بەس بیرتونەوە ئەوەندەیە کە ئەمە بەشداری ئەو خولەم کرد منیش پێشتر ئەو مشکلەم زۆر هەبوو یعنی بە خۆت شتی دادنەی کۆدی لە بۆ دادنەی یان شتی لە بۆ دادنەی کە لە بیر دنەستەوە ئەوە یان تەرکیزت لەسەر شتەکەی باش دەکەی ئەو دقەی کە ئەتمۆعیدەکەت لە بۆ دانرا یەقت لە بۆ 2-3 ثانیە تەرکیزەک یان خاڵەش لە بۆ دروست دەکەی ڕێک ئەو بەروارەت لە بیر ناچی یان ئەو موعیدەت لە بیر ناچی بۆی زۆر ئەم ئیسپادەم لێ کردیە بە خەیاڵکردن و سیستەمی سەرەکی زۆر ئیسپادەم لە بۆ موعید و لە بۆ ئیشەکانم کردیە کەسی وا هەیە ئەڵێ هەر خەیاڵی شەکەم سیستەم و ئەمانە جاری هەر بەکارە هێنە ینی کۆمەڵێک ئەم لاولا تەکنیک و ڕێگا بەکاری هێنێ هەر لە بیری ئەچێتەوە هەستەکی هۆکاری ئەمە چی بێ یان چی شتێک ئەمەی کردو کە تۆ مێشکی تۆ ببوژێنێتەوە چالاکی کاتەوە وەڵاهی زیاتر بەم ڕاهێنانکردن چونکە ڕاهێنانکردن ها ناوعەکە چەندی بکەی هەر ئیسفادەی ڕۆژ بە ڕۆژ ئیسفادەی زیاترە چەندی بیکەی لە برتونۆت کەمتر دەکاتەوە چکە نارم لە برتونە نامینێت دەمینێ بەس کەمتر دەکاتەوە و کاتێک کە تەرکیزیش دەکەوتە سەرژیانی خۆت زیاتر زۆر ئیسفادەی لەوەی دەکەی کە مەسەلەن هان کرد لەسەر ژیانی فلانی نابی تەرکیز لەو دقی لەسەر ژیانی خۆت دەکەی بەڕاهێنانکردن و بەشتانە زۆر ئاسانتر شتەکان بەبیردێتەوە سەوڕ دەکەم ئەگەر هەموو کەسێک مەسەلەن ئەو یەق تەرکیزەکەی بەڕاهێنانکردنەکان باشتر بی و بە بەردەوامیش ڕاهێنان بکە واز لێنێنی چکە زۆر کەس لەوانەیە کە پاش ئەو خولەی ئەو 3 مانگەی تەواو کات ئیدی واز بینی ئەگەر واز بینی تەواو حساب بکە خۆی لێ دێتەوە بەس کە بەردەوام بی تەسەوڕ دەکەم باشتر و باشتریش دەبێت باشتر بێتەوە بابەتێکی گرنگە باس کرد ئایا ئەو کاریگەریانە هەر ماوەیەکە و کاتیە یان فێری ڕێگا و عەقڵیەتەکە ئەکری کە تۆ لەسەری بەردەوام بی و گەشە بە مێشکل بدەیت وەڵاهی فێری ڕێگاکان دەکرێت زۆر باش بەس ئەو دەگەڕێتەوە سەر کەسەکەی و کەسەکە چۆن لە خۆی تەطبیق دەکا ئەکید بزە بدوشی سەرەتای لێ نایەتەوە چونکە بە تشتی زۆر گەورە لە مێشکی ڕوویدایە بەس ئەگەریش بستەوە سەر ڕتمی قەدیم و لەسەر شێوازی قەدیم بڕوات ئەکید یعنی بۆ شێوازی کەسە چی نابی کە هەر لەسەر ئەو ڕتمە باشە بەردەوام دەبی و لەسەر ڕاهێنانەکان بەردەوام دەبی زۆر جوانە دەستەکان خۆش پێ دەستەکان خۆش ئێستا لە خوێندنەوە مطالعەکردن چۆن ینی چەندێک توانی بخوێنیتەوە چەندێک مطالعە خێراتر بۆتەوە یان هەروەکو جاران لە دوور و لە کتابە ترسی وڵێ بەخوا تاوەڕی ناکەم وەڵا بەهۆی ئیشمەوە زۆر کەم کرد بۆ خوێندنەوە و زۆرشم ئەز لە خوێندنەوەیە و ئەزم لە بابەتی جیاوازە بەس کە ئەو خێرا خوێندنەوەمان کرد خێرابینینیش بە هەمان شێوە زۆر ئیسفادەم لێ کردیە و ڕۆژێک تێستێکم کرد کتابەکە زۆر گەورە نەبوو بەس باش بوو هەستم گوتم مێڵە ئەم ئەو ڕاهێنانانم کردیە باخۆم تاقیکەوم دەتوانم لە چەندی تەواوکەم دەبی ئەو ڕۆژ تەواو بکەم طبعا ئەوزانم ساعاتە کونیوم داناوە تەواوم کرد طبعا هێشتا ئەوزان مانجی یەکەممان تەواو کرد بوو نەگەێژوو مانجی دووەم من توانیم بە ساعات و نیوەچی بۆ شێوەی تەواوی کەم کتابێک کە کتابێکی ئاسایی بوو زۆر پێم سیر بوو کەم جار دەمگو ئەو کتابە ئاساییە پێشتر ئەگەر ڕۆژانە 2 لاپەڕ 3 لاپەڕم لێ بخین باوە بەس ئێستاکە بەو شێوی توانیم کە بۆندەی ببڕم سپاس بەخوای گەورە الحەمدولله هەست لە چۆنە کە سپاس بەخوا ئێستا تەبعاً بۆ لەبەرکردن توانین لە ماوەی ئەم خولە چەندێک لەبەرکەی لە قورئانێک تام تۆ تەطبیق دەکرد وەڵاهی تەطبیقم دەکرد بزەبت بەس هەوڵم دەدا ئەو شوێنانەی کە زۆر قورسە لە بۆم ئەو شوێنانە هەڵبژێرم کە لەبەری بکەم تۆ بەربەستەکان لەسەر ئەو شوێنانە بوو کە زۆر قورس بوو بزەبت لەوێ دەم کرد وەبی ئەو ترسەم شوێنم چکە ئەگەر لە شوێنێک بم کردبا چکە سەرەتای قورئان و ئاخری قورئانی هەردوو چیم 2 جزم لەو لای کرد بوو 6 لەو لای تقریبا لەبەر کرد بوو ئیدی لە هەر کامیان دەست پێ بکرد با زۆر ئەوە بوو زۆر ئاسان بوو لە بۆم ئەو جا هاو سوڵاتانم هەڵدەبژارد یان ئەو شوێنانم هەڵدەبژارد کە قورس بوو لە بۆم بەس ئێستاوا دەستم پێ کردێ لە بەقەرەوە دەستم پێ کردیا طبعا 2 ڕۆژە دەست پێ کردێ کە وا لەبەری دەکەم دەمە لێرەوە دەست پێ بکەم بە ئیتقانی زۆر باشەوە چکە گەشتمە ئەو ئیتقانی کە دەمویست
بس دقي زياتر دمي أو دقيش ببرم كما دقي كم تريش ما عم شاء الله تكمل. سەرکەوتوو بێ سەرکەوتوو بێخوا بە چەندێک ئەو 8 جوز لەبەر کرد پێشتر والله لهشتي سرتاوە یەوە هەتا 12 لەبەر کرد 12 ثانوي 6 جزء لەبەر کرد وتقريبا بسارة شيش 2 جزء لەبەر کرد أو نزيكي 8 جزء مالا 8 جوزە لە 8 سەرەتایی بۆ 12 6 لەبەر کرد دواتریش 2 جوز بە ساڵێک 2 جوز لەبەر کرد بەڵێ. بەبیر هاتنەوەی ئەوانە چۆن بوو و ئەوەی ئێستا کە لەبەری ئەەکەی بەبیر هاتنەوەی چۆنە والله ئەوانەی و پێشتر لەبەرم کردی ئێستا کەر زۆر زۆر بە زەحمەت بەبیرم دێتەوە ئللا کە دەیخینمەوە هەز دەکەم کە لەبەرم کردیا ئەگەرنا زۆر زۆر خراپم و تەفسیرەکەشم ئەسڵەن تەفسیرم خینتەوە بەس تەفسیرەکەم هەر بەبیر نییە دەبی ئیلا بچمەوە سەری بەس ئێستا کە ئەوەندەی کە لەبەرم کردێ لە خولەی تەرکیزم لەسەر تەفسیرەکەی زۆر زۆر باش بووە و زۆر زۆر باشترش لەبەرما یعنی ڕۆژانە کە دێم و دەچم کە ئیشی دەکەم ئەوەندەی کە لەبەرما زۆر بە ئاسان دەیرێمەوە و هەتا لەگەر لەبەرکردنی تەفسیرەکەم لە مێشتیە ئەوها باش بوومە لێ ئەلحەمدوللا. بەخوای گەورە زۆر جێگەی دڵخۆشیە ئەمما فاجان لە ڕووسیا قشەوە زۆر زۆر ئیسپادەم لێ کردیا مانجی سێ ئەو سار بوو ئیمزازم تەواو کرد بەس هەتا سێم هەفتەی بوو کە ئەو خولەم دەست پێ کرد بوو مارێ بەتانە نیان هێشتا یاری بەمە دەرێت چونکە تەرکیزم زۆر زۆر خراپ بوو زۆر خراپ بووم لە ساقی طبعا ئیمزازەشم هەبوو بە ئەودا ئیدی دوای کە بەژاری ئەو خولەم کرد گوتم ئەکید ئیسفادەی لە ساقەکەشم دەبی لەگەر برامڕەکەتم گوتم یەڵا یەک هەفتەی هەموو شەوێ وەرە دەچین ساقی دەکەین با لەگەرم بی بۆم دەکرد ڕاهێنانی تەرکیزم زۆر لەسەر سیاری دەکرد و ڕاهێنانی چاوم لەسەر ساقیەکەم دەکرد و الحەمدولillah ئێستا سیاری بەخۆم دەبەمە دەرێ زۆر زۆر باشم زۆر پێ باشم الحەمدولillah. باز بەخوای یعنی ئێستا تۆ بێزگە لە خولی یادگە و لەبەرکردن و بەبیر هاتنەوە سیاقەت و کات و تەندروستی و خەوت و فکری ئیش و ئەمانەش الحەمدولillah هەمووی باش بووە الحەمدولillah هەر هەمووی زۆر 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 گۆڕایە باز بەخوای گەورە لە بۆ هەموو ئەو کەسانش کە دەرێن مەسەلەن ئەو شتە نابی و ناگونجێ و دەرێن شتێکە خەیاڵیە ئەم دەرم یەک چاکەی لەگەر خۆت بکەی یان خەڵاتێکی بە خۆت بەخشی بەشداریکردنی ئەو خولەیە کە 180 پلە لە گۆڕانکار لە ژیان دروست دەکات و لە هەڵسکەوتن لە دینت لە فکرکردنەوە لە هەموو شتی گۆڕانکاری دروست دەکات و بە هەموو ئەو گەنجانش دەرم کە ئێستا خێرشی سۆشیال میدیای نەچکە بەخۆشم ئەو ماوەی هەموو سۆشیال میدیاشم قەپات کرد بوو تەنها جمعان لە بۆم هەبوو بە حکمی ئیشی و شتەکەم بەس جمعان سۆشیال میدیاکانم دەکردەوە چکە دەبووە ئاگام لەیبە لە ڕووی دیزاینەوە بە جمعان دەم کردەوە هەموویم قەپات کرد بوو لە بۆ هەموو گەنجانی کە ئێستا خەرچی سۆشیال میدیاینە خەرچی کۆمنتینە دەرم بەشداری خولی بکەن کە باشترین چاکەیە لەگەڵ خۆتان دەکەن چونکە گەنجی شتەکە ها دەڕوا ناگەڕێتەوە و ئەو هێز و تااقەتی کە هەتا ناگەڕێتەوە ڕاستە خولەکە لە بۆ زۆر تەمەنیت کە دەبی بەس ئەو شتی ئێستا گۆڕانکاری لە تو دروست دەکات لە گەنجی تەسەوڕ ناکەم کە کەمە تەمەنی زیاتر بی ئەو بۆ شێوە گۆڕانکاری دروستکە ئەکیدم ئیسفادی زۆر لێ دەبی بەس گۆڕانکاری زۆر زۆر عەجیبتر لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی گۆڕانکاری ئەویش هەستی ئیشی بکات زۆر زۆر لی دەکات و ئەمن دەرم باشترین دەستکەوتی ساڵی 2023 ئەو خولە بوو کە بەشداریم کرد و باشترین شت بوو کە لە بۆ خۆم کردم و بە هەمووشیان دەرێم کە ئەو خولەی بەشداری بکەن زۆر زۆر ئیسپادی لێ دەکەن ئەگەر 250 کۆی بکەنەوە بەس پلانشتی لە بۆی دابنێن زۆر زۆر باشترە لەوەی کە دانیشتن و بنێن هیچمان پێ ناکرێت طبعا دەستخۆشی زۆر زۆر لەنگۆش دەکەم بەجددی زۆر زۆر شتی تایبەت بوو طبعا من خەم کە تەبەرێک کە ئێستا خولەکە تەواو دەبی هەفتێکمان مایە چکە هەستم دەکرد کە بووتە بەشێک لە خۆمان وەکو کەسێک بڕواوە ها نەگەڕێتەوە زۆر زۆر ناخۆشە چکە هەموو ڕۆژ سبەینان بە خەیاڵی ئەوەی لە خێ هەردەستای ڕاهێنانمان هەیە شەوان بە خەیاڵی ئەوەی دەنووسین کە سبەینەکەی ڕاهێنانمان هەیە و دەرسمان هەیە ئیدی زۆر زۆر ناخۆشەکە بۆ شێوەی واز بینیت طبعا زۆر زۆر قسەی هەر هەموو مامۆستایەکان زۆر زۆر کارگەر بووە لەسەرمان
طبعا قصة كانت زنابد ما مصطفى زور استفادة مالك كرتي أوي ما أنا مصطفى ما مصطفى الصديق ما مصطفى عزيزي برز زور زور تايبت بون. باس بەخوای گەورە ستافی خۆل چۆن بوو لەگەڵ تاوەش کۆڵێ والله ما مصدرم أو تحملي أوان هانا هيت كذنيتيان يعني أو نضب صبر بون أو نضب تحمل بون أو نضب باشي أو لقر أو هم قتابية تحملي عندك كرت كام بتزدي زۆر جار مثلا کە زۆر جار ئەو هەم پرسیارە دووبارە دەبەوە ئەمن زۆر جار تحملی ئەو شتەم نەدەکرد بەس کە ئەوانم دەدی بەو شێوازە بەو ڕێک و پێکە هەموو شتەکان لە وەختی خۆی لە کاتی خۆی شتەکان دەڕۆی زۆر زۆر باش بوو و مامۆستاکانش دەرسیان زۆر زۆر تایبەت بوو جارێ دەرسی مامۆستا ئاواتی زۆر جار کە کەسێک پرسیارە چی دەکرد جارەوە پرسیارەکە پەیوەندی بە منەوە نەبوو بەس مامۆستا ئاوات ئەوەندە بەفرانی بە پڕی جوابی پرسیارەکەی دەداوە ڕێگە من وەرەقە و قەڵەم لە تەنج دەبوو دەمنووسیەوە ئەوەندە زۆر زۆر ئیسفادەم لە قسەکان دەکرد بەگشتی قسەکان وانە ڕاستەوخۆکان کاریگەری هەبوو لەوەی کە ئەمە خولێکی تۆمارکرا بووە بۆ نەمونە ئەمانە یەکجار بوو درایەتەوە بە ئێوە بدرایە تەسیری چۆن بوو ئەم بۆ وەڵامی ڕاستەوخوانە ئەم جەوەی ڕاهێنان و زانست وەرگرتنە ڕاستەوخۆەکان زۆر زۆر ئیسفادەی هەبوو چکە زۆر زار کە سار دەبوومەوە کە دەرسێکی جەناب هەبوو بەتابێت دەرسەکان جەناب زۆر زۆر باش بوو لە بۆ سار بنەوەی ڕێک دەمگوتەوە ئەوشۆ دەبی دانیشتم ڕاهێنانی بکەم نەنوم ئەوە ئیسفادەی لێ دەکرد یان ڕۆژی پاشتر کە دەرسم هەبوو ڕۆژ پاشتر سبینەکەی لە خێر دەستام و زۆر زۆر بە ئینێرجێکی زۆرەوە دەستم پێ دەکردەوە چکە تەسەوڕ دەکەم ئەگەر بەس بەو شێوەی تۆمار کرابە و جێمان لێ بکرابەوە بۆ شێوی نەبوو بە دڵ و بەڕوحەوە لە دیار زوومەکاندا دەنیشتم هەتا پێشم بکرا بە هەڵم دەدا لە دەرسە ڕاستەوخۆکان هەموو ئامادە بم چونکە هەستم دەکرد ها غەدرەکە لە خۆم دەکەم کە ئامادە نابم ئەوزام یەکجار لە دەرسی مامۆستا ئاواتی نەمتوانی ئامادە بم ئەگەر نە هەموو دەرسەکان ئامادە بوویمە الحەمدوللا ڕاستەوخۆی بەڵێ ڕاستەوخۆی الحەمدوللا ئەم خۆلە فەرقی چییە لەگەڵ خولێکە کە هەر هاندان هەر هاندانە یانیش ڕێگایە فعلێک مشتیاتی ئەگۆڕ هاندانەکە هیچ ئەوە هاندانەکی هەیە بەس ڕێگا زۆر زۆر ڕێگات لە بۆ دادنێ مثلەن زۆر زار مەسەن هەندێک شتە هەبووە جارەوە بە یەک قسەی مامۆستای وەی لێ کردیە ئەمن گۆڕانکار دروستکەم یا مثلەن کاریگەری لەسەرم هەبووە کە ئەمن بە شێوازە شتکە بیلەوەی بکەمەوە کاتێک کە باسی ئەوەت کرد کە گوت وەمان لێدێ کە مێشکمان منتەقدەئە دەمڕێت دەبی ئەو کلیلەی ببینمەوە کە کووەم لێدێ کە بەو شێوەی کاریگەری دروستکە بەڵێ یعنی لە دوو شتەکەی دەگەڕام دەچم شازی جیازم تاقی دەکرد و یان زۆردار هەندێک شتم بخۆم ڕێگام لە بۆی دروست دەکرد بەکاری بینم ئیدی بەو شێوازە زۆر زۆر ئیسفادەم لێ دەکرد یعنی ئێمە هاوکاری ئێوە بووینە کە بە شێوەیەکی زانستی کلیلی مێشکی خۆتان بدۆزنەوە ئەکید ئەرەوەڵا زۆر زۆریش نارم زۆر دار بە قسەی زۆر زۆر بەسیت کە مثلا بابەتێک لە بۆ باز دەکردیان جارەوە بەسەر هاتەکرد لە بۆ باز دەکردین ڕێک ئەو دەقیدم گوت ئەوە کلیلی ئەو بابەتێک کە ئەم پێویستمە زۆر زۆر ئیسفادەم لێ کردی الحەمدوللا باس بەخوای گەورە یخوا سەرکەوتەبی خەندەخان یا خۆمە زۆر خۆشحاڵ بووین کەم هەموو گۆڕانکاریە خۆتت بەخشی بە هەموو هاوکاران و هاوڕێیانی خۆت بە ناوی مامۆستایان و سەرپەرشتیاران و پشتی کامێرە هەمویانەوە دەستخۆشی سوپاسە لێەکەین داوامە لە خوای سەرکەوتوو بن ئێمە ئیتیشەڵا لێ ناو خێزانی چالاکردنەوەی مێشکەوە لێتاندا نابڕین بە پێشبڕکەی جۆرا و جۆر و ئەوانە لەگەڵتان نابین پەیامت چیە بۆ کەسانی بەشداریان نەکردووە یان ئەڵێن پارەکەی زۆر و خولێکی یادگەکەی ئەوە ئەهێنێت ئێمە ئەوە پارەی پێ بدەین تۆ پەیامت چییە بۆ ئەوانی کە تا ئێستا یا قورئان لەبەرەکان یان خوێندکارن یان تەنانەت مامۆستای قورئانیشن وەبزن دایکی بەڕێزیشتان قورئانی تەواو کردووە ئەو ئەسی چۆنە ئەوەی چۆنە وەڵاهی ئەگەر لە داکمەوە دەست پێ بکەم داچشم ئەو قەناعەتی لە بۆ دروست بووە کە ئەکید ئەو ڕێگای زۆر زۆر ئەو ڕێگای ڕاستەکەیە چونکە ئەو ماشەڵڵا کە یەکەم جار دەست پێ کرد گوتی هەتا دەجزئی دەڕۆم ئەنی ناخینم هیچ بەس دەجزئی لەبەرکەم تاوە يعني سبر دويا كجيشت داي قلتي باب جينا فاضي كجيشت فاضي قلتي يعني اليوم مالو أكيد كنا كم بس زرد ولا ميجا خريكة يعني لو تأمن قد كما ببير منا يعني لتندوا خريكة هل ذاك مخريجي حفظك يبوا هل تقريبا
پۆلی 5 بووم 5 سانەی بوو مەبزانم تەواوی کرد باش بەڵێ ئەو تەواوی کرد ئیدی دوای هەندە منیشی داکەم ئەوی شێ بکەم طبعا زۆر لە مێژە زۆر جار دەیگۆ بڕۆ لێوێ بخینە لێوێ بخینە بەسکە خولەکی وا هەبوو یڵا ئەوش دەرێ لە بۆ مڕاجعەکانم بەشداری دەکەم چکە بەجددی دەمێ ئیسفادەی لێ بکەم و زۆر زۆریش ینی جێی مارم زۆر لە بۆ دەڕەخسێنی دەرێ بەس دانیشە خولەکەت بکە تا بگەی ئەو ئاستی کە دەتەوێت سپاس بخۆی پارەکەش طبعا ئەو کاتی کە ویستمان بەشداری بکەین ئەستم کرد کە پارەکەی زۆرە ڕاستە لە بۆ من کە بخۆم ئیشم دەکرد لەگەڵ براژنەکەم بەیەکەوە لە حەزی بووین قوتابی بووین هەستین چمان کرد مەشروعاتمان کرد بەسکو پلانماندانە مەشروعات بکەین لەگەر چەند کەسێکی و چونکە ئامانزمان ئەوە بوو کە حەفزی قورئانەکە بکەین مانگانە پارەکەمان هەمووی کۆ دەکردەوە بەس هەفتانە دەماندا ئەو کەسی کە مەشروعەکەی لەکنا و پارەکەشمان زۆر کەم دانابوو بەس ئامانزمان کۆکردنەوەی ئەو پارە بوو لە بۆ خولەکەی دووەم مانجی مەشروعەکەی گروپی 11 دەستی پێ دەکرد ئەمن بەشداریم کرد لە بۆ من دەرچوو و سێم مانجی مەشروعەکەش لە بۆ براژنەکەم دەرچوو کە ئێستا ئەوش لە گروپی 12 ئەلحەمدوللا ئەوش بەشداری کردیان وان زۆرش خۆشم لەگەر براکەم و براژنەکەم و ئەمنیش دادەنیشین باسی خولی یادگە دەکەین هەبۆ ئەمن ئەوەندە گۆڕانکاریم کردی ئەمن ئەوەندە گۆڕانکاریم کردی ئەوی زۆر خۆشم و لە بۆ هەموو ئەو کەسانە کە دەرێن مەسەن پارەکەی زۆرە دەرم ئەتو هەوڵی خۆت بدا و پلانەکی لە بۆ دانێ ئەگەر ئێستاش نەتانی بەس پاش سارە چتکەش بیتانی هەر باشترە لەوەی کە ئەتویت هەوڵی لە بۆ نەدەی یامرەی پارەکەی زۆرە چکە بەجددی شانی زۆر زیاترە شانی دەقاتی ئەوەندەی پارەکەی دەهینی زۆر ئیسپادەی لە هەموو لایەنەچی لێ دەکەین هیوادارم هەموو کەسە بتانی پلانەکی دابنێ و پارەکەی کۆ بکاتەوە و بەشداری ئەو خولێ بکە چکە بەجددی دەستکەوتەکی گەورەی ژیانی دەبی لە بە هەموو کەسەچی سپاس بخۆی گەورە سپاس بۆ جەنابیشتان بۆ ڕانکاریە جوانەکانتان و پەیامە قسە جوانەکانیشتان خوێندەخەن مادومانکردن دەست و چاوتان خۆش بە یاخەبا سەلامەتان کە ئینشاءالله ئەگەر من قسەیەکم نەما ئەگەر شتێکم ماوە خۆشحاڵە بین خۆشبی وەزانم هەموو شتێکم باس کرد دەستان خۆش بی دەستی جەنابیشتان خۆش بێ خۆش زۆر سپاس مامۆستای بەڕێز